سڵاتان لەبێ من هاژە غەفورم لە بەرنمەیەکی نوێی ژیان دۆستی هاتمەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایم کە ڕۆژەکەتان و ڕۆژوەکەتان بە ئارامی و بەباشی بەڕێکرد بێت. ئەمڕۆ دەچینە لای کەسانێک کە ماندوو نەناسن کە هەمیشە گیانی خۆیان کردوتە قوربانی بۆ پاراستنی تەندروستی ئێمە. سەربازی ونن ئەوانە بە سوپای سپی ناو دەبرن. ئێمە ئەمڕۆ لە فریاکەوتنی خێراین لە شاری هەولێر بزانین کارمەندانی تەندروستی سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ پشووی فەرمیە ئەوان هێشتا لە ئەرکدان دووەم ڕۆژی مانگی ڕەمەزانە لەگەڵ ئەرک و ماندووبوونیشیاندا بە ڕۆژون چۆن ڕۆژەکەیان دەگوزارێنن لەگەڵمان بن. سڵاتان لەبێ ڕۆژ باش چۆنی کاک هۆگر باشی ئێوە باشن ڕەمەزانیشتان پیرۆز بێت زۆر سپاس ئێوە چۆنن ئەمڕۆ زانین کە پشووە بەڵام ئێوە فریاکەوتنی خێرا لە ئەرکدا چۆنە کارەکانتان چۆنە ڕۆ ئەمڕۆ هیچ ڕووداوێک هەبوو؟ بەڵێ هەڵبەتە بەرنامەی ئێمە هەر وایە لە ڕۆژانی پشوش ئێمە هەردەم لە ئامادەباشی داین و لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستین. مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو هاوڵاتیان پیرۆز دەکەن. ئەلحەمدلله ئەمڕۆ کە شتێکی وا ڕووی نەداوە تەنها یەک دەرچوومان هەبوویش حادسەی سیارە بۆ لەسەر جادەی 6 مەتری کەیسەکەمان هەڵگرتەوە گەیانمانە خستەخانەوە ئینشاڵڵا سەلامەت دەبێتن. ئیتر ئەوە ئەرکی ئێمەیە و ئێمە لە خزمەتداین. ماندوو نەبن. کاک هۆگر ئێوە ڕۆژانی ئاسایی وە لەگەڵ ڕۆژانی پشوو بە هەمان شێوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا چەند تیمتان بەردەوام لە ئامادەباشیە؟ بەڵێ ئێمە چەند تیمێکمان هەیە لە ناو شاری هەولێر کە دابش بووینە تیمەکانمان بە شێوەی 24 کاتژمێری لە دەوامدانە لە ڕۆژانی ئاسایی و لە ڕۆژانی پشوودا. هەڵبەتە لە ڕۆژانی پشوودا ئێمە کێشەکانمان هەندێک زیاتر دەبێت بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر ڕوو لە دەرەوە دەکەن و ئەچن بۆ سەیران و ئیتر مەشاکلی منداڵیان لە بۆ دروستدەین و شەکلی سیارە پێکدادان دروست دەبێتن و لە سنتەری هەماهەنگی فریاکەوتن سێ بەش هەیە بەشی کارگەڕی و بەشی پەیوەندیەکان وەرگرتنی تەلەفۆنەکان کە کەسانێک پەیوەندیان پێوەکەن لە کاتی ڕووداوەکانە و جگەلەوەش بەشی کارمەندانی تەندروستی هەیە. ئێمە ساچینە بەشی پەیوەندیەکان بزانین لەم کاتەدا کارمەندان چۆن پەیوەندیەکان وەرەگرن و چ ڕووداوێکی ڕاستەوخۆش هەیە. کارکردنی ئێوە چ جیاوازیەکیە لە مانگی ڕەمەزانە؟ بەێ سەبارەت بە کاری ئێمە 24 کاتژمێر شەو ڕۆژ لە خزمەت هاوڵاتیانین. هەر حاڵەتێک بی سەبارەت بە بەربوونەوە بی سوتان بی جەڵتە بی حادسی سیارە بی کۆڕۆنە بی ئێمە شەو ڕۆژ لە خزمەت هاوڵاتیانین سعافەکەمان لە خزمەت هاوڵاتیاندا شەو. پێشتر بێگومان هاوڵاتێکی زۆر بە شێوەی نەشیا و هێڵی 122 بەکارێنە بەداخەوە کە کارمەندان لێرە لە ئەرکێکی زۆر قورسدا بوون ماندوو نەناسانە کاریانە کرد بەڵام کەسانێک بە نەشیاوی بەکاریانە بۆ هیواین کە ئەرک و ماندووبوونی ئەوان بگرنە بەر چاویان هەرچەندە ئێستا هێڵەکانی فریاکەوتن زۆر خێرا و بەردەوام لەگەڵ هاوڵاتیانان بەڵام وریای ئەوە بن کە کارمەندان لە خزمەت ئێوەدان و بە شێوەیەکی شیاو بەکاری بێنن. کاک پێشەوازایی مانگی ڕەمەزانە ئێوە کارەکانتان وەک خۆی بەردەوامە چ ڕۆژێک هەبووەوە زۆر ماندوو بن یاخود ڕۆژ هەبووەوە ئاسایی بێ ڕۆژێکی ئاسایی بە هیچ ڕووداوێک ڕووی نەیابێت؟ ڕۆژی وا هەبووە بۆ ماوەی سێ شەو سێ ڕۆژەمانە نەماتوانێت بە ئیستراحەت یعنی
بۆ ماوەی دەدەکە چارێک بخەوی بەڵێ بخەوی باسی لەوە نمونە ڕۆژێکیان زیاتر سەپەرشتاری ئۆتێلەکان دەکرد لە کاردیان دەکەی هاتمەوە لە سنتەری هەماهەنگی فریاکەوتن جەماعەتی برادەرەکان وتم کەمە فەراغم هەبوو لێ وتم کەمە یارمەتیان بدەم لێرە کە هاتم لە بۆ ئێرە تەمەشام کرد بەڕاستی مێزی خواردنەکەی ئەو خواردنێکی ئێوارە هاتوو مەغریب هاتوو بیخۆن جەماعەت وەکو خۆی لەناو عەلاکان گرێترا بە هێشتا یعنی کەسیان مەجایەوە بیکەنەوە کارێککە زیاتر بەرۆشی جەماعەت دەگەیتن ئەویش کارەساتی هاتوچۆیە زیاتر بەرەبەری ئێواران کە خەڵک دەگەڕێتەوە زۆر بە پەلەپەل و ئەوە یعنی ئەمە ئێوارە نیە جا ئەم کێشە و گیر و گرفتانەتان زیاتر ڕوبەڕۆی شۆفێری ئەمبولانسەکە بێتەوە بزانین ئەوان چ کێشەیەکیان هەیە ئەگەر کارمەندی شۆفێر ئەچینە لای شۆفێری ئەمبولانسەکە بزانین ئەو ڕووداوانەی کە ڕوەدەن بە تایبەت لە مانگی ڕەمەزانە لەو کاتی ئێوارانەکە قەرباڵغێکی زۆر دروستە بێت چۆن ئەتوانن و هاوڵاتیان چۆن هەماهەنگیانەکەن و هاوکاریانەکەن بۆی بتوان بە زووترین کار بکەونە سەر شوێنی ڕووداوەکە. لێبێ تۆ شۆفێری ئەمبۆلانسەکەی ڕاستە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و بۆی زوو بگەیتە سەر ڕووداوەکە ژیانی ئێوەژە چێتە مەترسیەوە جا کێشە و گرفتەکانی تۆ چییە لەسەر ئەو کاتی یاخود بڵێن لەو کاتێککە ئاڕۆی ئەو کاتی مەسەن کە حاڵەت بۆ چێم ڕووداوەکی دەکە مەسەلەن شوفێرەکان ڕێمان ناکەن یعنی زۆری زدەحامە سەن ڕێ هەیە بەس ڕێمان ناکەن کە ئەمە بدەرچین حاڵەتەکەش زۆر ینی تەواریە بەس ڕێمان ناکەن مەجبورین ینی بەچ حالێکی خۆ دەگەیستن حاڵەتەکەی وڵەکەی مەسن تەرەفلاتی زۆرە مەسن باشە ڕێمانەکەن بلوورەکان ڕێزەکان بەسەیە مەسن سار لەگەم مسابقەی دەکات ڕێمان ناکات لەگەر میان مسابقەی دەکات ئەو مشکلێ زۆر زۆرمان هەیە ڕاستی تووشی هیچ ڕووداوێکی لەو شێوەیە بوون زۆر زۆر ئەرێوەڵە ینی هەر نەکبری مەسن دوو سیان هەر زۆر زبێتان توش بینەوە حاڵەتەی ئێستاش بەردەوامە بەڕاستی هەندێکیان بەڕێک باشە بەس زۆربیان هەموو مسابقە لەگەمە دەکەن بەڕاستی ڤیدۆمان هەیە وڵاتی سوڵان کردیا حاڵەتەکە زۆر زۆر ینی کابرا زۆر زۆر شوڕە ناو ساڵێک دووان کردووە ئەو کابراەکە مسابقانی دەکات باش ئێستا لە مانگی ڕەمەزانە هاوکاران باسییان کرد کارمەندانی تەندروستی باسییان کە ڕووداوەکان زۆرترن بە تایبەت لە ئێوارانە ئێوە چه حاڵەتێکتان توش بووەوە دوو ئێوارێ ڕەمەزانە بەڵام چۆن بوو شقامەکان زۆر قەرەباڵغ شەوەکان زۆر قەڵەکە مەغریبان مەسەلە بۆ شەوەکان یعنی تا دەگەی سەر حاڵەتەکەی لە خۆت بێزار دەگەمەس هەم لە بۆ نەخۆشەکەش خراپە مەسەلەن خوانەکات بمریتیان نا بەس ئەو سکێت بکەین ئەنی ڕێمان ناکەم زۆر بەدا باشە تۆ لەگەڵ کارمەندێکی ترە گۆڕی وتەوە یاخود بەردەوام یەکێکتان بوون گۆرتمەوەنەوەس گورتمە مەسن ئەو ڕاتیمە مەسەلەن ئەمە ئەو ڕۆ چارەمە گوتو ئیسحاق بەنزینم تێ کردووە سوعات هەشت دوازە تێی کردووە چوارش تێن کردووە یعنی ناتیمە خۆی بەس لەگەڵ کارمەندێکە لەگەرم نا بەس حاڵەتمان کردووە دەستان خۆش بێ زۆر سپاس. سڵاو لێبێ ئەو ڕووداوانەی کە لە مانگی ڕەمەزان زیاترە بێت ئێوە چۆن ئەڕۆن چۆن فریایەکەون جیاوازی کارکردندان چییە لە مانگی ڕەمەزانە؟ خۆی بە تایبەت لە مانگی ڕەمەزان ینی تایبەتمەندێکی هەیە بە تایبەت بۆ ئێمە وەکو تیمی ئەمبۆڵاس دووشت زۆر بارزە زۆر دیارە لە مانگی ڕەمەزان یەکیان ڕووداوی هاتوچۆیە بە تایبەت لە نێو کاتژمێری بەربانک ینی خەڵک زۆر بە خێرایی زۆر بە شێوازێکی تیژڕە و لە شەقامەکان دەڕۆن بۆی وا دەکەن کە ڕووداوی هاتوچۆی نەخوازرا و دروست ئەمە چ کاریگەریەکی لەسەر کاتی بەربانی ئێوە دروست کردووە؟ طبعا ئێمە لەو حاڵەتە لە هەموو کاتمان دووترین لەبەرەوەی هەموو خەڵک بەربانگ دەکا ئێمە نابێ بەربانگکەی دەبێت بە فریا ئەو ڕووداوانە بکەوی یعنی ئەو خەڵکانە لە مەرگ ڕزگار بکەیت ئەو بۆ ئێمە شانازیە بەڵام زۆر جار لە خواردن و لە حتا لە زۆر ئەرکی ئاینی مەسەلەن نوێژەکانمان ڕەنگە بچێت لەو کاتەدا ینی لە حاڵەتی بانگی مەغریب تاوەکو عیشا ئەو کێشانەمان هەیە یەکی تریش لە کێشەکانمان ئەوەیە مەسلەی بە تایبەت منداڵە کە دەکەوێتە ناوشیویان دەسووتێت
ئەوش بۆچی ئەو خواردنانی کە حازری دەکەن ئەوەندە بەپەلەن بۆ بەربانک ینی زۆر لەو حاڵەتانەمان توش دەبێت لە مانجی ڕەمەزاندا. باشە دوو ڕۆژە ڕەمەزانم ڕۆ دووەم ڕۆژێتی هیچ حاڵەتێکی یاوە تووپڕ هەبووە کە دوێنێ کە یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو بزەبت حدودەن تقریبان 1 دقە بۆ 2 دقی بەربانگمان بوو ڕووداوێکی هاتوچۆ بوو بەداخەوە کە دوو کەسی تێدا بریندار بوو بزەبت تقریبان بەوە کاتەکەی دقەیەک بۆ 2 دقیما بوو بۆ بەربانگ. ئێوە خۆتان حازر کرد و چوونە سەر ڕۆ بەڵێ ئێمە چوین و توانیمان کاری فریاگوزاری سەرەتاییان بۆ بکەین و گواستمان و بۆ نەخۆشخانی تایبەت. سپاس بۆ ئێوە بە هیوای سەرکەوتن بۆ هیوای ئینشەڵا هیچ ڕووداوێک نەبێ و ئێوەش نەکەونە مەترسیەوە یاخود ئێوەش هیچ کارێکتان نەبێ هاوڵاتیان گیانیان پارێزراو بێت. بەڵێ ئەمڕۆ نیوە ڕۆژێکمان لەگەڵ کارمەندانی تەندروستی بەسەر برد. بینیمان ئەوان چەندێک ماندوون ئەمەیە ژیان دۆستی ئەمەیە مرۆڤ دۆستی. ئەڵلقەی دووەمی بەرنامەی ژیان دۆستیم پێشکەشکردن تا سبەی کاتژمێر 35 خولای دێمەوەلاتان هەمیشە شاد و کامەران بن و لە ژیانێکی تەندروستا بن و ماڵەوە.